بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 ئاینی 1. ڕەتکردنەوەی هەموو جۆر و شێوازەکانی تیرۆر و تۆقاندن بە هەر ناوێکەوە لەلایەن هەر کەس و تاقمێکەوە ئەنجام بدرێت. 2. پەرەپێدان و پاراستنی بەهاباڵاکانی کۆمەڵگا لە ڕێگەی دامەزراوە پەروەردەیەکانی وەکو خێزان، میدیا، مزگەوت، قوتابخانە و ڕێکخرا و یانەکانەوە. هەروەها گرنگیدان بەو هۆکار و شێوازانەی دەتوانن ڕۆڵی گەورە ببینن لە چەسپاندن و پەرەپێدانی ئاکار و ڕەوشتی ئیسلامی. 3. پارێزگاریکردن لە بەهابەرزەکانی ئیسلام و پێکەوەژیانی نێوان هەموو ئاین و مەزهەبە جیاجیەکانی کوردستان لە ڕێگەی چەسپاندنی بنەماکانی پێکەوەژیان. 4. پارێزگاریکردن لە ئازادیە ئاینیەکان بۆ هەڵگرانی ئاین و مەزهەبە جیاجیەکان. 5. پاراستنی پیرۆزیە ئاینیەکانی خەڵکی موسڵمانی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی یاساییانەی هەر بێڕێزی و تێپەڕاندنێک بەرامبەر بە پیرۆزیە ئاینیەکان. 6. کردنەوەی شوێنی تایبەت بە نوێشکردن لە فەرمانگە و شوێنە گشتیەکاندا و گرنگیدان بە مزگەوت و شوێنە ئاینیەکان بە دابینکردنی پێداویستیەکانیان و نۆژەنکردنەوەیان. 7. پاراستنی پێگە و کەسایەتی زانایان و مامۆستایانی ئاینی بەپێی بنەما یاساییەکان و هەوڵدان بۆ پەرەپێدانی توانای زانستیان لە ڕێگەی دامەزراوەی ئەکادیمی و فەرمانگەی تایبەتەوە.